دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان بەردەوامان لە کەمپینی دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت و بەدابینکردنی 13,000 لتر نەوتی سپی کە بەسەر 162 خانەوادە لە نێوەندی شاری هەولێر دابەشی کرد. کەمپینەکە چووە قۆناغێکی نوێوە. ئەو خانەوادانەی سودمەند بوون لە دابینکردنی نەوتی سپی لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە خانەوادەی بێسەرپەرشت بێباوک و نەخۆش و کەم دەرامەت بوون. بەرپرسی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشینیش موژدەی بەردەوامی کارەکانی کەمپینەکە دەدات. ئێمە وەکو نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بڕی 13,000 لتر لەلایەن چەند خێرخوازێکەوە ئامادەمان کردووە و دابەشی دەکەین بەسەر 162 خانەوادەدا کە نزیکەی 648 جەلیکانە و دیارە ئەمە قۆناغی یەکەمە لە شاری هەولێر و ئێمە چاوەڕوانی وەی دەکەین کە خێرخوازان هەرچەند بتوانن کۆمەک و یارمەتی و یاخود ئەو بڕەپارێبوونەوە دابین دەکەن یاخود ئەگەر نەوتیش بنێن بۆ لای ئێمە بەردەوام دەبین لە دابەشکردنەوە. هەر جەلیکانی 20 لتر و بۆ هەر خانەوادەیەکی بەڕاستی ئێمە 80 لتر وەتە 4 جەلیکانی پێ دەدەین. ئەجا خێرخوازان دەتوانن بەشدار بن بەتایبەتی لەم قۆناغەدا لەم مانگەدا کە هاوڵاتیان دەتوانن برێم خەڵکی هەژار و نەدار زیاتر پێویستیان بەوەیە کە لە ئێستادا ئێمە بتوانین گەرمیان بکەینەوە بتوانین بڕێک لەو نەوتەیان بدەینێ. لای خۆشیەوە هاوڵاتیان سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن کە بەهانایانەوە چوونە و بڕەنەوتێکی باشیان وەرگرتووە کە بەشی چەندین هەفتەیان دەکات. ئەوە 6-7 سەرە نەفتمان نەدیوە ناوەڵە کاکە ڕاستینە حکومەت ئێمالە ڕاستی لە فەقیر و هەژار و دەرامەت نەبا ئەوەینە لە دوو فەقیری نییە بڕۆ فەقیرنە زۆران کەسێ ئێستانە لە ماڵێنە نەفتی نییە. سوپاسیان دەکەم کە لەو ڕۆژە بەهانەی خەچی فەقیر و دەرامەت دێن ئینشاڵڵا خوا تەعالەنە دەرکەی خێریان لێ دەکاتەوە هەندەیان دەداتێ سوپاسی بەخشینیش دەکەن کە یارمەتی ئەو خەڵکەی دەدا کە زۆر خوا خێرتان بنووسی پاداشتان داتەوە لە دنیا و لە قیامەت. بەڵێ زۆر جێ دیارە ئەلحەمدولێ دەستخۆشتان لێ دەکەم دووبارە ئەرێوەڵە پێویستمان پێ بووە نەفتمان نەبوو ئەرێوەڵە زۆریش پێویستمان پێ بوو. خوای بەزیاد دەستخۆشی لێ دەکەین و خوا خێری بنووسی دەستخۆشی لێ دەکەن کە ئەو نەفتە و یارمەتیەی دەک. بەهۆی خاوی پرۆسەی دابەشکردنی نەوتی حکومی تا ئێستا هاوڵاتیانی ناوشاری هەولێر نەوتی ئەم ساڵیان وەرنەگرتووە و جگە لەوەش حکومەت بڕیاری داوە نرخی هەر بەرمیلێک نەوت لە 55,000 دینارەوە بۆ 90,000 دینار بەرز بکاتەوە. ئەم نرخەش نزیکە لە نرخی نەوتی سپی لە بازاڕی ڕەش و هێندەی تر باری سەرشانی هاوڵاتیانی قورستر کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.